کاک دکتۆر ئەم ئەڵێ من خۆشەویستیم بۆ دەرنەبڕاوە، من بەچی خۆشەویستی بۆ دەربڕم؟ من بڕاستە لە سەرەتاوە کاتێک کە ئێمە زەواجمان تازە دەرکرده بوو خۆشەویستێکی زۆرمەوەی، بەڵام خۆش دەزانی ئێمە دوو مناڵمانەیە، ئەبێم خۆشەویستی خۆ بەشکەم لە بینی ئەوانیشە، خۆ من ناکرێت ینی هەر بیست خۆشەویستی بەم و مناڵەکانی هیمال بکەم. باشی پێ بڵێم واللهی هەموو شتێک لێی بەریت کەمەکە، تەنیا خۆشەویستیە زیاگە، تەنیا خۆشەویستیە. تۆ مناڵەکانە خۆشەویستی تایبەتیانێ، بەڵام تۆ خۆشەویستی ئەبێ بەی بە هاوسەرەکە و خۆشەویستی و جای لە خۆشەویستی مناڵ، خۆشەویستی دایک و باوکی جای بە قوربان لە خۆشەویستیەوە. شتی وان نییە خۆشەویستی قەت کۆتە بەعکسەوە تابیی زیاترەکە، تابیی زیاترەکە. بۆچی زیاترەکە؟ بەختەوەری زیاترە بێ، کێشەی خێزانی و کەمە بێتەوانێ، مرتاحەبی نەفسیەن مرتاحەبی، ئەوی استیجابە وەڵامدانەوەی باشی بۆ تۆ بێ. یعنی ناکرێت تۆ بڵێ وەڵام من مناڵمان بۆی تر من وەکو جاران احتیمامی پێ نایەم، بۆ شتەکانم خوێنەوە بەڕاستی خۆ پێشتریش قسەمان لەسەرەوە کردووە، یعنی بەدەگمن تۆ وتوتە خۆشمەوێت، بەدەگمن مەسەن هاتوویتە دوو قسەی خۆشی بۆ بکەیت، یعنی هەندێک شتێ ژن و پیا ئەیکەن، یعنی تعبیرە لە خۆشەویستی ڕاستە شتێ بۆ کڕیوە، بەڵام لە مناسبەیەکە خۆی مناسبەکان مهمە. مثلا ڕۆژی دایکەیە بۆ منە مناسبەی جزەکان هەیە، تۆ کاتی تر غەڵقی کردووە، بەس لەو کاتانێ نەهاتی گوڵی شتێکی بۆ بێنیتەوە، ئەم هەستکە ژن سایکۆلۆجێتی ئاوایە بە قوربان. والله ئێمەی پیا عەفو ببوورە، ئێمە چینەوە ئەشکەوتەکەی خۆمان، بەس ژن پێی خۆشە مەسەن قاتی جل ناکڕێ، پێی بڵێ یا ڕەبی پیرۆزێ بێ زۆر جوانە، ئەمە چۆن کڕیتە، ئێمە بڵێن باشە خراپ نییە، ئەوە ژن بەوە زۆر عەسەبی و تووڕابێ. کاک دکتۆر من تۆ ئەڵێ شتێکی بۆ بکڕێ، ئێ من پارەم ماوەتی حاچی پارەیە یاومەتێک کە بۆ خۆی بچێشتبان پارە تۆ زانین چۆنە وەکو وا تۆ خواردنەچی بۆ مەطعەمێ خواردنە خۆی تاوکو مەعیدە و تێگەچێ، بەڵام کاتی وایە برسیە لە تەنانی نێبێتێ، ئەمە کێشەکەیە. تۆ وایە ئەمە تەوزیعکەی بەسەر قۆناغەکانە بە پێی ڕۆژەکانە، بەڵام تۆ هاتووی ئەم هەموو شتە خۆتە بەردەم، بەڵام چەنەها مناسبە بووە نەهەبووە نەوتوانیوە لەوە بیێنی تەعویزی و قەرەبووی بۆ بکەیتەوە. لە هەمووی مشکلە ترکە تۆ ئەم فەراغە و دروست کردووە سەفەرەکانی توێ بە قوربان. ئەم کاسبیاس یارمەتیم بە ئەم کاسبیە بۆ چیەکەی بۆ چیتە؟ بۆ بەختەوەری خۆتە، یەکامە بەختەوەری بە قوربان. تۆ فەراغە دروست کردەوە، تۆ ژنەکە و بەرەڵا کردووە، کاڵم بەرەڵا کردووە لە هەی عاتفیەوەڵە، تۆ هەرچی پارە و کۆ کردو تۆ پارە و کۆ کردو توانێ ئەوە بۆ بە باوک و دایکیش. تۆ زانی مناڵەکانتان لە 4 ساڵی 5 ساڵی 2 ساڵی 3 ساڵی چەند پێویستی بە دایکی و پێویستی بە تۆ برا بەڕێزەکەم. ڕاستە و کەم تەرخەمی هەیە، ڕاستە ئەویش ئەبووە من لە سەرەتا پێم وت نابووە ئەوە بکە، بەڵام تۆ یەکێ بووی لە هۆکارە سەرەکیەکان. منی وادارم نەک لە مەودووە، بەس یەک شتێ پێ بڵم قوربان، ئێستاش نەچۆ بچێ. ڕاستە داوا و قەید کردووە لە مەحکەمە، ڕاستە کێشە ئەو تۆراوە چۆتۆ ماڵکەسکاری، بەڵام من پەیوەندیم بەو برادەرەوە کرد، قورعانی خوارد، قورعانەکەی دانا، وتی بەس لە تەلەفۆن زیاتریش لە بینمانە نەبوو، حەت جارێکە شتێکیش بێ هاوکاری لە ڕێگەی خوشکێ کەسێک و نزیکەوە شتەکانمان کردووە، یعنی نەگەشتۆتە خیانەتی ئەوەی کاڵێ، ئەم فەراغێکیە بۆ پێویستی بۆ بووی قسەیش خۆشی بۆ بکە، یەکیە لێی پرسێتەوە، یەکێ تۆ قسە خۆشانە بۆ نەکردووە، تووڕە بووی عەسەبیاتوویەوە چیە دەخەومێ هیلاکە ماندوو من شەو ڕۆژ کاسی بۆیەوە کەم نازانم چی، ئەم ئافرەتە فەراغێ بۆ ئیتر و تەحملی کردو، ئینسانیش بەڕاستی سنوور و توانای تەحملەکانی تا حەدێکە ئینهیارەکە.